بەڕێزان شەوتان باش. دیارە بەهۆی ئەو جەنگەی کە هەڵگی ساوە لە 28 مانگی شوباتەوە بڕی پێویست لە کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیانی باڵێ هەرێمی کوردستان کەمی کردووە. دیارە هۆکارەکەشی ڕوونە هەر ئەو کات وەزارەتی سامانە سروشەکان و باڵێن وەزارەتی کارەباش باسییان لەوە کرد کە شێڵگەی غازی کۆرمۆر بۆی کە پارێزراو بێت باڵێن کارمەندەکانیان ئیزنداوە. ئەمە بۆ هۆکاریەوەی کە کارەبا وەکو پێویست بۆ سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان نەڕوات، بە تایبەتی شاری هەولێر و سلێمانی. ئەوان ئەو کات باسییان لەوە کرد کە لە 24 کاتژمێرە دەتوانن 10 تا 12 کاتژمێر کارەبای نیشتیمانی بدەن بە هاوڵاتیان. بەڵام چەند ڕۆژێکە ئەو بڕەشکەم بۆتەوە، ینی ئێستا گەڕەکەیە. ئێستا کاتی کە من قسە دەکەم لە گەڕەکی ئیبراهیم ئەحمەد لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لەم گەڕەکە تەنها 5 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەبووە. ئەمە وای کردووە وەزار باڵێن شێڵگەی غازی کۆرمۆر باسیشان لەوە کرد کە ڕەنگە بۆ 48 کاتژمێری دیکە باڵێن ئەو وەسانی کە ڕووی داوە لە چێڵگەکە بەردەوامی هەبێ. ئەمە ژوا دەکات کە کارەبای نیشتیمانی تەواو کەم بێتەوە. لەسەر ئەم بابەتە دیارە پێرێش کۆمەڵەی مۆلیدە هەلێکان ئەوان کۆنگرەیەکیان کرد، ئەوان گوتیان ئێمە خۆشمان قەلەقین لەوەی کە نازانین ئایا کارەبای مۆلیدە بدەین بە هاوڵاتیان یاخود نا، چونکە لایەنی پەیوەندیدار و باڵێن ئیدارەی شاری سلێمانی هیچ وەڵامێکی دڵنیاکەرەوەیان نەداونەتێ کە ئەمان چی بکەن لە ئێسایە کارەبای مۆلیدە هەلێکان بۆ گەڕەکەکانی ناوشاری سلێمانی دابین بکەن یاخود نا. بەڵام پێش ئەوەی داخلی ڕاستەوخۆکە بم قسەم لەگەڵ عوسمان محەممەد سەرۆکی کۆمەڵەی مۆلیدە هەلێکان کردوتم ئێوە چی دەکەن بۆ ئەم بابەتە، چونکە کەمتر لە کاتژمێرێکە لە شاری هەولێر باڵێن لە ڕاگەیەنراوێکدا باڵێن بە خاوە مۆلیدە هەلێکانیان گوت دەتوانن ئێوە کارەبای مۆلیدە بدەن بە هاوڵاتیان و لە بەرامبەر ئەوەدا ئەو بڕەچەنەکە لە سەی ڕێدەکەون هاوڵاتیان پارەتان باتێز. سەبارەت بەمە قسەم لەگەڵ عوسمان محەممەد کرد. ئەوانیش گوتیان بەڵێ بڕیار وایە ئێمەش بەیانی لە کاتژمێردا کۆبوونەوەیەک بکەین لەگەڵ ئیدارەی شاری سلێمانی هەر یەک لە قایمقام و جێگری پارێزگار. ئەوان گوتیان ئێمەش بەیانی بڕیار ئەدەین مۆلیدەی ئەهلی گەڕەکەکان ئیش پێ بکەین بۆ هاوڵاتیان یاخودنا. ئەمان گوتیان ئێمە هەری لە یەکەم ڕۆژەوە کە ئەو بڕیارە دراوە ئامادە بووین مۆلیدەکان هەڵبکەین، بەڵام وەکو پێشیش باسم کرد وەڵامێکی دڵنیاکەرەوەیان پێ نەدراوە. ئەمە بۆتە هۆکاریەوەی کە ئێستا بەشێکی زۆر لە گەڕەکەکانی ناوشاری سلێمانی من ئێستا لە یەکێک لەو گەڕەکانم هەڵبەت دەگەر ڕووناکیەک ببین لە پشتی منەوە ئەوە لایت و ئینارەی باڵێن لایەتی ئۆتۆمبیلەکان ئاجینا هیچ ماڵێک لەم گەڕەکە و هیچ باڵەخانەیەک کارەبای نیشتیمانی نییە. وەگەر تاکوتەرا ماڵ هەبێت مۆلیدەی خۆی هەبێت یاخود کارەبای بابڵێن و کارەبایانی کە بە وزەی خۆر کار دەکەن ئەویان هەبێت. جنا هیچ ماڵێک وەکوی کە کارەبای نیشتیمانیان هەبێ هیچ ماڵە کارەبای نیشتیمانی نییە. ئەمە ئەخیر ئەبدەیت و زانیاریە کە وا بڕیارە سبەینێ نوێنەری مۆلیدە هەلێکان لەگەڵ ئیدارەی شاری سلێمانی کۆبێتەوە بڕیار بدرێت کە ئیتر لە بەیانەوە کارەبای مۆلیدە بۆ گەڕەکەکانی ناوشاری سلێمانی دەست بکەنەوە بەکارکردن و پاشان ئەو بڕەپارەیە چەنە کە ڕێدەکەون لە سەری دەبێت هاوڵاتیان پارەی ئەو ئەمپێرە ئەو بڕە کارەبایی مۆلیدەیە بدەن بە خاوەنی مۆلیدەکان. لەسەر ئەم بابەتە ینی سەرۆکی کۆمەڵەی مۆلیدە هەلێکان با ئەوشم بیر نەچێ باسی لەوە کرد ئەمان هەر زوو دەیانتوانی کارەبایی مۆلیدە بۆ هاوڵاتیان دابین بکەن. بەڵام لە ماوەی ڕابردووش بینیمان لە ساڵی ڕابردوو شێرشێکی درۆنی کرایە سەر شێڵگەی غازی کۆرمۆر. ئەوان گوتیان ئێمە لەو باڵێن چەند کاتژمێرەدا کارەبای مۆلیدەمان هەڵکردووە بۆ هاوڵاتیان، بەڵام ئێستا 320 ملیۆنمان ینی سەرف کردووە، گازیان کڕیوە، باتریان بۆ مۆلیدەکانیان کڕیوە. ئەم بڕەپارێش تا ئێستا بە نادیاری ماوەتەوە، ینی نە ئەوەیە ئیدارەی شاری سلێمانی و حکومەتی هەرێمی کوردستان ئەو پارەیان بۆ دابین بکات و نە ئەوەیە هاوڵاتیان پارە بن بە مۆلیدە هەلێکان. هەر بۆیە ئەمان قەلەقی ئەوەن و ترسیان لەوە هەیە کە ئەم جارش بێت و کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەن، بەڵام ئەو بڕەپارەیە نە هاوڵاتی و نە ئیدارەی شاری سلێمانی و نە حکومەتی هەرێمی کوردستان پارەکەیان باتێ. بۆیە ئەو کۆبوونەوەی بەیانی
بڕیاری یەکلاکەرەوە دەدرێت کە مۆلیدە ئەهلی گەڕەکەکان کارەبای مۆلیدەی ئەهلی باڵێن کارەبای مۆلیدەکان بۆ هاوڵاتیان هەڵبکەن یاخود نا بەیانی بڕیاری یەکلاییکەرەوە لەسەر ئەو بابەتە دەدێت.